خب وەختان وەخێر ومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت ون. من لە ئەنوانە ئەم دیبەیتەوام نووساگە کە ئێمە ئێشێ کە چاوەڕوانە گۆڕانکاریەکانین لە گۆڕانکاریەکان تێبگەین. با بە مثالێک دەست پێ بکەم. شاید ئێمە لە بازنەی سیاسیە پێمان وابێ ئەرکە ئێمە نییە نەمانگەرەکە، بەڵام گشتمان حداقە لە مەسە کە بژیوی ژیانمان گەرەکە کەسابەتێکەکەین کاسبیەکەکەین. پێرەکە دۆلار 110,000 تمەنۆ، ئێمڕۆ دۆلار 70,000 تمەنە. لە ماوەی 30 و خوردەیە ساعەتە دۆلار 30-40,000 تمەن دابەزیگە. کەسێک کە جاران لە تاوە ئەوەی کە تمەنە ئێرانی لەمە تڕۆتر ئەوێ ڕوویگە 2,000 دلاری سنگە چی تمەنی بووگە کردیە 3 دلار، 6,000 دلاری سنگە، 10,000 دلاری سنگە. ئەمڕۆ ناگەهان دلار هوژمەکە تێتە خوار و دلار ئەوێت و 70,000 تمەن. کابرا ئێشێ ئەقڵێکی بوێ تەحلیلێک بتوانێ بکا تا ئەم سەرمایە ئەم پوڵە نووسووە بێڵێت و فەقیرتر نەوێ. وەختی ئەڕواتە دەرە سەرافێک لە تارانە و ئێژی گەرەکمە 20,000 دلار بسێنم، یەک نەفەر 1 دلاری پێ نافرۆشی بە 70,000 تمەن. بەڵام گشت کەسێ حازرە دۆلاری بە 70,000 تمەن لێ بسێنی. ئەمە ئەووەڵین شتێکە بەو ئینسانە ئەیڵێت ئەمەسە. کەسانێک نان لە دۆلار دەرتێرن وەکو سەرافیەکان ئەسێنن نافرۆشن. ئۆکەی، ئەمە ئەووەڵین پەیامێ بە تۆ ئەگەیەنێت ئەمەسە کە ئەم قیمەتە مەسنۆعیە، دەستێوەردریاگە، گروپێ وا لە پشتیا ئەیواتە سەر تێرێتی خوار. وەختی هاوریا گەسە خوار نافرۆشێت پێت، ئەمە لێتە سێنی. ئەگەر تۆ تەحلیلە دروستە نەوێ خۆت کاول ئەکەی ئەچی 20,000 دلارت دێ و 70,000 تمەن. مانگێکی پێ ناچێ دۆلارە کێشێتەوە سەر بۆ 120,000 تمەن. کێ لە گرازەرەرەکە تۆ یەکە تەحلیلە دروست نەبوو، تۆ یەکە حتا مطمئنی لە تەحلیلە ئیستا کاتە فرۆشتنە دۆلار نییە. دەشێ ئەو ڕیسکە بکەی. پس تەحلیل مهمە تۆ چه تەحلیلێکەکەی، چۆن گۆڕانکاری ئەخوێنی تۆ تا بزانی چۆن هەڵس و کەوتکەی بەرژەوەندی تۆ تیاوێت، مانەوەی تۆی تیاوێت. تۆ بتوانی لە دنیای ململانیە پڕ لە ترسە بێبەزەییە ئەمڕۆ بوونە خۆت، ژیانە خۆت مسۆگەرکەی بمێنیتەوە. ئەگەر بەم دەسە حاڵیمان بوو ئەوەی ئێمە ئەخاتە بەرە تەحلیلە سیاسی ئەم گریمانەسە. گریمانە بزانە ئەکسەر ئێمەمانان ئەزانین کە ئینسان بۆ خاتری ئەوەی کە ئەتوانێت هەم لە لایانە تەبیعەتۆ فریو بدرێت هەم لە لایانە ئینسانەکانەترۆ کۆمەڵی شت دروست کریاگە کە میزانە ئەم فریوە بێرێتە خوارەوە. مەسەلەن ئێمە گشتمان باسی منتقەکەین، لۆژیک ئەەکەین. لۆژیک کەی دائەنرێ؟ لۆژیک زەمانێک دائەنرێت کە کەسانێک بە ناوە سوفیست پەیا ئەون استدلالیان نییە و نائستدلالی بە ئستدلالە فرۆشنەوە، یا سەفسەتە ئەکەن یا مەغڵەتە ئەکەن. مەغڵەتە ئەوەسە تۆ ئستدلالێکە نییە، شتێک کە ئستدلال نییە بە عنوانی ئستدلالی فرۆشیتەوە. سەفسەتە ئەوەسە کە تۆ یەک بەش لە جەریان ئێژی، بەشێکی تر نایژیت، تەمامە جەریانەکە نایژیت. تا ئەرەستوتێت و ئەمانە دەرەخە و پایەی منتق دائەنێت. بۆیە تۆ وەختێ گەرەکتە بزانی کەسێ ڕاست ئەکات
كوملي أبزار ودستو بزاني قسكاني منطقة يا منطقة أدخلت إني يا راسي يجي عالم آدم لم فزاي سياسية يجي دولة إيران دجمن أمريكاس سؤال شون دولة إيران دجمن أمريكاس كوملي الدليل بوتيريتو يك انقلابك لإيران كرياغا وأم انقلاب مذهبية ما الدليل أول دليل الدوم سيانزي آبان سالة 1358 سفارة أمريكا أجيريت اديك لكارمندان سفارة أمريكا بو 400 وردي الروج ببارمتا أجيرين للايان الرجيم انقلابي إيران دولة مؤقتة بازرگان بقرتن سفارة أمريكا كبي إيشن لانكي جاسوسي وسي خوري خوي بطالو أكاتو دولة مؤقت نامينيت واستعفادا مهدية بازرگان تين سنة مع جراي شر إيران وإيراق إيجن صدام حسين أمريكا تسليحية كرد بعد إيجن إيران أويتو دجمن إسرائيل ودجمنايتي إسرائيل أكا وحزب الله لبنان دروز أكا أما أنا كومالي استدلال ليدنا دم يكتريوه رجيم إيران إيجي مرق بر أمريكا سفارة أمريكا لإيران النية نتيجة أقرين دولة إيران دجمن أمريكاس جابا استبين إما أم استدلالانا تكميل كين يك انقلاب جمهورية إسلامي انقلاب بتئورية دو خميني حيج نيلو اجتماعي كي سازماندهي كرياغي كبيغيني بانقلاب نية بوي صالة 58 فروردين 58 بقفتي خويان بفرمان الشفاهي نكتبي خميني كحيج مقام إجرائي كريه كإيران دولة مؤقتة هس ببوجي صوحشتا بوجي صوحشتا مليون تمن دولار حفتمني سپاها پاسداران لكسانيك انقلابيان نكردگا لحستهاي دروس كردن انقلاب وشورشا نوغن لدواي خلق بسدوية بهمن 57 بدان باره تويجي مؤسسة داعني ناوي سباس كي استخدامه بيتيا باره ادين سپای پاسداران دروزەکە تا چی بکات تا دەسەڵات بگرێ 24 بەهمەنە ساڵ 1357 مجاهدین خەلق چریکای فەدایی خەلق سەفارەتە ئەمریکا ئەگرن ئەگەر اشتباه نەکەم هەروە لە بەهمەنە دکتۆر ئیبراهیم یەزدی بە نیروهای کۆمیتەی ئینقلاب و نیروهای دەوڵەتە مؤقت ئەڕوات سەفارەتە ئەمریکایان پێ تەخلیە ئەکا دي اگر خميني زد امريكا بو بوچي اجازه ندا نيروهای انقلابي بهمن 57 سفارتيان قرد چولي نكن وهمان كاربكا كسيان زي آبان كردي الولايات المتحدة امريكا وعلى جنگ الساردا دولة ايران حقوق بين المللي نياقة سجيرة با دولتي كي تندروي إسلامي خوي نشانه دات بارم تيجر تجا كارمن دكانا الولايات المتحدة أمريكا الولايات المتحدة أمريكا هر أو كارا وامرأة تواني وإيراني بكا صالح 1358 شي تواني بكا لكاتيكا كسباي نبو ارتش ليكتري ترازياك بو وكو آوي خواردن ايتواني آيات الله خميني بكوجي وارتش شاهنشاهي بيرتو سرق دسالات بوم كارينا كردي الولايات المتحدة أمريكا ظاهرا إيران بقفتي خويان لما جراي خبر عربستان السعودي بمجزارية كمارينز أمريكية كوشيت سفارة أمريكا للنايروبي بمجزارية كأي تقينيتو وأمريكية كوشيت جمهورية إسلامي مركز جولة كان لبوينس آيرس أتقينيتو سيصانة فريتيا كوجي حزب الله تازة تشكيل بوغا لبنان 200
هەشتا مارێنزە ئەمریکایی و فەڕەنسەوی لە سۆبگا هەم مارێنزە لە لوبنان ئەکوژێ ئەمریکای زەمانە ڕێگان کلکێنێتە ناو گەڵی لە ڕۆژهەڵاتە ناوڕاستە ڕاتە دەر کەسی ئەم دەلایلە بە ئێوە ئێژێت ئەی تۆ بۆ ئەمانە نایژیت وەختی گەرەکتە ئیسباتە دوژمنی ئێران و ئەمریکا بکەیت 7 ئۆکتۆبر گشتی ئیعلامەکات حەماسە سونی بەچە عەلیە خامنەییە بۆ لەسەر چی؟ لەسەرەوەی پولی پێدەن دە عەرەبستانی جێدا دە ئیرلەندیەکانی جێدەن دێ پاکستانیەکانیش لە دنیا بۆیان کۆکەنەوە هەر کەسێ پوڵ و هەر کەسێک بدات کاورا سرفەن سیاسەتەکانە ئەواتە بەرەو بە تایبەتی فلستینی لە فلستینی فەرقە کاتەکە لوبنانیاها 7 ئۆکتۆبر ئیسرائیل بۆ ئەووەلین بار لە تاریخە مەوجودیەتە خۆی تا ئیمڕۆ وا لە ناوە شەڕێکی 2 ساڵە لە کاتێکە ئیسرائیل تەحمل شەڕە یەک هەفتەی نەکرد شەڕی تەکە 3 وڵاتە عەرەبیە کرد 6 ڕۆژ لە تاران ئیسماعیلە حەنیە کوژیا جمهوری ئیسلامی 400 نەفەر نیروی ئەمنیەتی نەگرتن بێژی ئەمانە جاسووسی ئیسرائیلن ڕئیسی خریا خوارە کوژیا حەسەن نەسروڵڵا کوژیا جێنشینە حەسەن نەسروڵڵا کوژیا سوال تۆ کە ئێژی دەورانە سیستەمە دوران ڕەهبەرە کاریزماتیک نییە ئەمە حیزبوڵڵاس حەسەن نەسروڵڵای تر ئەکات و حەسەن نەسروڵڵا چه فەرقێکی چه حەسەن نەسروڵڵا دانێ چه ئەحمەد عەلی چه تەقی نەقی تۆ سیستەمە دانیاگە ئەمە سیستەمێکە تیک تیک خەریکە کارەکە بۆچی کوشتنە حەسەن نەسروڵڵا حیزبوڵڵا لە کارەخە عالم و ئادەم ئێژێت 7 ئۆکتۆبر هەڵەی ڕەهبەرانە حەماس بوو ئۆکەی دەی ئەحمەقترین کەسانی کە بەرنامەی 7 ئۆکتۆبریان دانیاگە ڕەهبەرانە حەماسن دەی تۆ کوشتنە تۆ ئێژیت کەسایەتیە کە ئەیکوژی جەریانێ فەلەج ئەکا دێم کەسایەتی ئەحمەق بوو حرەکەتە ئەحمەقانەی کرد جوانێکی خامی تی هەڵدریاگی 16 ساڵەیش دانیایە تەسمیمێکی ئیحساسی ئەحمەقانەی وایە گرت کوشتنە ڕەهبەرانە حەماس چه کۆمەکی بەتۆکە چه یارمەتیەکە دەدا لەمە تەسمیم ئەحمەقانەتر ئێوە خۆتانێژن تەسمیمە ئەحمەقانەیەکە بڕیارە ئەحمەقانەیەکە دەی تۆ جوانە خامێک بۆ ناخەیتە سەرکردایەتی لەبەرەوەی بڕیاری ئەحمەقانەدا دە ئیستە ئەم سەرکردایەتی تۆ بە موهیمی ئەزانی ئێژی کوشتگنم بڕیاری ئەحمەقانەیاندا ئەم شەڕیانە توش خۆیان کرد تۆ وەختی ئەڕۆیتە ناوە ئستدلالەکان ئەوێنی باگی واتیە باگە گەورەی واتیە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا ئێشێ بۆچی بێڵێ ئێران نێرەکەری وا بەم لەسەریەوە بکات و ئەمما ئیدعا ئەکەن خۆمێنی فرە قودرەت بوو خۆمێنی کاریزماتیک بوو درۆ ئەکەنەوە کوسەک خۆمێنی ئەگەر کاریزماتیک بووایە جورئەتی ئەکرد بێژێ لە شەڕە ئێران و عێراقا ناتوانین شەڕکەین و شەڕ ناکەین زاتینەوە خۆمێنی قسەی وا بکە خۆمێنی حتا هەڵەبجەی دروست نەکرد قسەی وای نەکرد ئەمریکا سەددامی وادار کرد کە هەڵەبجە بکەنە قوربانی تا ئێران بە خەڵکە ئێران بێژێ ئەها سەدام حسێن خەڵکی خۆی بۆمبە شیمیایی یەکوژێت ئەگەر ئەمە با لە تاران چی بکەین ئەگەر بیدا لە ئەسفەهان چی بکەین خەڵکە هەڵەبجە لە دادگای قیامەتیانە هەڵەبجە بە من ئێژن لە پردەکەی زەڵمۆ هیلاکن تۆز نیشکەلیان ترسیاگن تۆقیگن بلۆق گەورەی شیمیاییان وا پێ ئەیانوەنە کرماشان لە کرماشان بەرەو کرمان ئەیانوەن لە کرمانە لە قەتاردا ئەوەزن خەڵکە کرمان بە چەپکە گوڵ و بێسیاگە سەیریان کە کاورای کورد حەمامی نەکردە تەواوە گیانی بووگە بە بلۆق تۆقیگە ڕەنگە بەشەری پێوە نەماگە تا جمهوری ئیسلامی بۆ شیعەیە کرمانی ئەواتە تەماشای خەڵکە هەڵەبجە چون فرە ئینسان دۆسن
چون ئێرانی فرە محتەرەمن تا خەڵکە ئێران بە دینە تۆقریا و کوژیاگە بلۆقکریاگە هەڵەبجەیی وەختێ گەرەکیانە ئاگربەسێ ئیعلامکەن کە لە ناوە ئاگربەسەکە شکستیان خوارگە یەک ئیمتیاز وەرناگرن ئایەتوڵڵا خومێنی هەڵ نەدڕن خەڵکی بێژنە 300,000 نەفر کوڕێمە داوە کوشت مەگەر تۆ نەت ئەوت ڕێگەی قودس لە کەربەلاوە تێپەڕەبێ مەگەر تۆ نەت ئەوت شەڕ حتا فیتنە لە دنیا نەمێنی چۆن ئیسە دۆڕیایی پس تۆ ئەوێنیت خومەینی جورئەتی ناکرد ئاگر بەسە 508 ئیمزا کات ئەگەر دیمانی هەڵەبجەیان دروست نەکردایە وەیاڵاتە متحدەی ئەمریکا فشاری بە سەدام حسین هاورد تا هەڵەبجە دروست کات من ئەمە لە دادگای قیامەتیانە هەڵەبجە باس کردگاها هەڵەبجە هیچ شوێنێکی ئستراتیژیکە نظامی نییە تۆ بۆ دانووسان جێگەی ئستراتیژیکە نظامیت گەرەکە گوشار بینی بە بەرامبەرەکەت فاو بینە قاقای عێراق بوو بۆ خەلیجە فارس ئێران گرتبووی ئێران لەشکەر تێرێت لە جنوب و لەشکەر کۆکاتۆ تێتە مەرزە نەوسوو بێ تەقاندن یەک فیشەک خۆیەکا بەناو هەڵەبجە سەدام حسین یەک فیشەک ناتەقێنێ لەشکر ئێران بەرەو سلێمانی ناچێ هەمەی حاجی مەحموو پرد زەڵمە تەقێنێتەوە ئیدعایان کرد ئەڕۆن حتا کەرکووک ڕزگارەکەن کەچی لە هەڵەبجەمانەوە حەزب سۆسیالیست پرد زەڵمە تەقێنێتەوە لەشکر ئێران بەرەو سلێمانی ناڕوات هەرکە لە هەڵەبجە دەرەشێ بەرەو سلێمانی بە تۆپخانەی ئێران ئەی سووتێنن جادەی سلێمانی هەڵەبجەوا لە ژێر تۆپخانەی ئێرانە لەشکر عێراق یەک فیشەک بەرامبەر بە لەشکر ئێران ناتەقێنی فەروەردین یەکەم مانگی بەهاری 1367 20 ڕۆژ لە هەڵەبجە تێنەپەڕیگە سەدام حسین فاو ئەگرێتەوە شوێن ئەستراتیژیکەکە ئەگرێتەوە تیرە هاوینە 1367 لەشکر ئێران 50,000 کیلومتر چوارگۆشە کە منتەقەی هەڵەبجە تاسە دەربەری خان بێت تەخلیەکە عێراق یەک فیشەک ناتەقێنی ئێران قەتنامەی 508 ئیمزاکە سەدام حسین دووبارە تێتەوە ناوی خوزستانە ئێران تا محوەرە خوڕەم شەهر ئابادان تێتەوە دووبارە تا ئەوەی سەردەمە ساڵە دەستپێکە شەڕ تێتەوە 59 سەدام حسین خۆی ئەڕواتەوە دەر 10,000 کیلومتر چوارگۆشەی خاکە ئێران وا لە کۆنتڕۆڵ سەدام حسێنە تا شەڕ کویت ناڕواتە دەر منتەقەیە مهران دهلۆڕان نەفتە شار کاتە شەڕ کویت هێزی گەرەکە تەخلیەکە ئەمە گشتی درۆست سەفسەتەکردنە مەغڵەتەکردنە خەڵک گەوجاندنە کە ئێران دژمنە ئەمریکاس ئێران تئۆری نییە تا بزانین چۆن دوژمنە ئەمریکاس بۆ دوژمنی ئەمریکاس لەسەر چی دوژمنی ئەمریکاس نسی بۆم قسان مەکرد تا وەختێ دانووسان ئەکەن لە عومانۆ شانۆگەریە دانووسانت بۆ ئەکەن لە عومانۆ تا دوێ کە کوردباس هەڵیەخستۆ ئێرانی باس هەڵیەخستۆ ئاغا ترامپ ئەی ڕۆڵخێنێ نا ئاغا ترامپ بۆ عەلیە خامنەئی ئەگۆڕێت ئەی گۆڕێت لە ژێرە ناوە گوشارە ئامریکا و بۆمان ناڕواتە بەرەوە ئێشە پاشە کشە بکەینەوە ئەها ئەدەیتە سەرە سەگ خەریک نێژن گۆڕانکاریە کەسیش نایژێ لەبەرچی گۆڕانکاریە تۆ ڕەماڵی تۆ کڵاوبەرداری تۆ چوزانی بۆچی گۆڕانکاریە جمهوری ئیسلامی وا لە زەعفا درۆکە دەوڵەتە ئێران لە هیچ کوێی تاریخە ئەوە نەبێت بەدەسەڵات نەوگە چۆن بەدەسەڵات نەوگە
کاکە ژیانە مردمە ئێران ئیمڕۆ بە سیستەمە پەیمنت کە دەوڵەتە ئێران داینیاگە بەستەگیەز تۆ کیلۆ پیاز ناتوانانی بسێنی تۆ دانەی نان ناتوانانی بزێنی ئەگەر کارت وە کارت نەکەی ئەگەر نەیدەی لە کارتخان ناتوانی. دەوڵەتە ئێران ئیمڕۆ لە هەر کەسێک وا لە ئەم سەرزەمینە تەبع سابعەی گرکە ئەسەر ئەنگوشتی گرکە کارتە بایۆمەتریکی داگە جاران 30 ساڵی پێش نێزانی کێوا لە نایە مەملەکەتە ئیستە ئەدا لە کامپیوتر دەریەخاتۆ کەی وایتە کوێ ئادرست وا لەکوێ چ شکلیت قیافەت چۆنە DNA چ شکلیە تەبع سابعە چۆنە. دەوڵەت ئێران زەعیفە کێژی زەعیفە. بزانە ئەوانەی وا خەریکن ئەم تەبلیغە ئەکەن گەرەکیانە ئێمە تووشە وەهمکەن تا لە ساتێکا کە دەوڵەتە ئێران وا لە لەحزەیە ترازان و دەمامە گۆڕینا لی نەشێوێت خەڵک پێیان وابێ ئەمە کارە گەورەیەکە کە خەڵک کردێسی و ئەمریکا کردێسی و ئێمە بەرەو بەهەشت بوون ئەچین خەڵک قبوڵێکە پێی وایە ئەمە دەستکەوتە خۆیسی وەکو 57. ئەمە دەورانە دوای واقع گەراییە. تۆ ناڕۆی کارێ لە مەیدانا بکەیت تۆ هەموو گۆڕانکاریەکانی دنیا لە شاشەی موبایلەکە داوێنی وەکو جەنگە 91 عێراق بۆ ئەووەڵین بار تۆ گشتت لە ناو جەنگاوی جەنگ نەبوو خۆ نەمایشی جەنگ 24 ساعتە بە ئانلاین خەریکی شەڕ تەماشا کرد. ئەگەر تا ئەگرا تێگەین مەبەستە من تێگەین ئەزیزگیان تێگەینە ئێمە لە دەسەڵات غەڵەتە بۆ لەبەر ئەوەی کە ئێمە دروسە ئینسانە کوردی لە ناو کۆمەلگای کوردی خۆمانە هاتکین و ئێمەیان هاڕگە ئێمە منتقد دەسەڵاتە غەربی ناناسین ئەقڵیەتە غەرب و دنیای غەرب ناناسین بۆیە نازانین چۆن ڕوبەڕووی دەسەڵات بووینەوە بۆیە نازانین یاساگە لە دەسەڵات وە هێز چییە نایزانین. دەمنەتیجە ئەومانە لێ قۆمێکە لێمانە قۆمێ بەم مثالێکتان بۆ لێ بەم لەم جەریاناتە کوردبازیەوە خۆیان بە ئیستعمار ئەزان و لە ئیسماعیل بێشکچی کەڵکوەرەگرن و لە فرانسیس فانۆن کەڵکوەرەگرن و لە پەسا ئیستعمار کەڵکوەرەگرن ئەمانە بە من و تۆ نایژن ئیستعمار بێ ئەم شتەی من ئێژمی معنای نییە. سادی ئیهانە پێکردن و بچووکردنەوە و تەحقیرکردنە تاریخیە نەتەوەیەک. چین لە ئەوایل قەڕن 19 تا دەسەڵاتگرتنە حیزب کۆمونیست بە دەورانە ئیهانەکردن بە چینی ئەزانێ. ئەم ئێرانیەکان لە تاریخ ساختەیەکا کە بۆ خۆیان دروسیان کردگەوە گشتی سەفسەتەس ادعاکەن لەحزەیە تۆهینە تاریخی و لەحزەیە بیداری و ئاگاهبوونە ئێرانیەکان بە زەعفە خۆیان لەحزەیە دۆڕاندنە لە شەڕەتەکە ڕووسیە عەباس میرزای قاجار و لە دەستدانە بەشێکی فرە لە خاکە ئێران و ئیمپراتوریەتە قاجاریە لە ژێرە ناوە دوو ئەهدنامەی گوڵستان و تورکمەنچایە شکستێک ڕووسیە پێیانەدا تەحقیریانەکە. کوردستان ئەرمەنستان ئازەربایجان تورکمەنستان ئەمانیانە لە یەسێنێت گەنجە. ئەم پێژن ساتە لەحزەیە تەوهینە تاریخی و ئەستعمار لە تۆیەکە. سوال ئاغایە کوردە سەر بەخۆی بازە کۆکۆ مناڵە ضد استعمار لحظة تاريخية توهين بكرد كويس سايكس بيكو لحظة تاريخية توهين بتركة نبكرد لحظة لدستشون إمبراطورية عثمانية أما لحظة توهين بتركة نكرد چون تو تبقى ام تاريخ كزايد روزنانه 2500 ساله
ژێرخەوە کوورشە کەبیر ئیمپراتورە ئیسلامی یەک لە دوای یەکوگی و ئیمپراتورە تورکان و مغولوگی تۆ لەحزەیە تەحقیرە تاریخیت نییە بۆیە بەرودوات نییە بۆیە تۆ لە خیاڵستانە کووردا چی تەولی دەکەی مۆدرنیتە ئەولەمە کوردی ڕزگار کرد ئەسەن ئوروپایی منجیانە کوردن بۆ کورد مەوجودێکی کۆی لە کریاگی 25 قەرنەس زاتیۆ بووگە دەرونیۆ بووگە ژنەتیکی بووگە کۆی لەیەتی تیە ئەمە من نایژمی ئەوە ئێوە لە ژێرە ناو کوردبازیە بە قبولکردن تەدریسکردن بەردەوامکردن و تکرارکردنە مێژوویە ساختەیە جوولەکە نوویسە ڕۆژهەڵاتە ناوەڕاستی دەرنەتیجە تۆ ئەلا ڕقمە ئەوەی کە دەم لە ئستعمارە دەی نایژی لەحزەیە تەحقیرە تاریخی ئستعمارە کامەسە تۆ کەی سەروەر و گەورە و ئەمانە و گیتە لەم تاریخەکە باسیەکەی کە لە جێگەیە کامۆردە تحقیر واقع بووی تۆ لە کاتە عوسمانیە ظاهرەن مۆردە تحقیر واقع بووی لە کاتە قاجاریە بووی دەوڵەتە مۆدرن تۆ بە عنوانە شەهروەن تعریفەکەتەوە حقوقە پێدا دەنگە پێدا حەقی ڕەئیە پێدات ئاموزش و پەروەرشە مەجانیت پێدات بهداشتە مەجانی و بەلاشە پێدات کەواتە ئەگەر ئەم مێژوە وا ئێوە تەعقیبی ئەکەن و ئەم مێژوە وا ئێوە تەدریسی ئەکەن وا لەسەری وێسیاگن ئەم مێژوە وا ئیدعای ئەکەن و لەسەری ئەچن نیشان ئەدات دەوڵەت ملت ئێمەی نجاتدا تحقیرمانی نەکرد تورکی تحقیر کرد ئەمە بۆ مەترح کرد تا بزانی چەنێ لەم سەرزەمینە ئینسانە ناحاڵیە بەکرێگیریا کەس کاکە تۆ کوردی تۆ ئیشی لە نەتاشیاک دەسەڵات بەتاشی بۆ کورد تۆ کاتێک پێت ئێژن ژنەڕاڵ کە وەختێ چەکەنیە دار بکەیتۆ چەک کەش و هەوا بکەیتۆ چەک زانستە تۆ لەسەر جوغرافیایە کە خۆتی بیکەیتۆ چەک دۆڵەکان و شاخەکانە بکەیتۆ چەک بەرد بکەیتۆ چەک تا تۆ ژنەڕاڵ بی ئێستا ئێمەیە کورد بۆ کامە دەوران ئێشت لە بیرمانوێ ئیتر وامان پێ نەکەن ئەوەی بۆ ئێمە دروستیان کردگە ئێمە مشتێ ڕەزی لە کەسیف و گین کە ئەگەر ئوروپایی نجاتیان نەداینە لە کەسافتە خۆمانە نابود بووی دێتر تۆ کامە تەحقیر کریاگی کاکی کورد بۆیە تۆ ئەمڕۆ ناتوانانی تەکی کوردێکا قسە بکەی ناتوانی قسە بکەی ئەژێ ئەڕۆمە حەمام و ڕیشم بە مووس ئەتاشم و سکم تێرە و گەنمی تێکەم و سەکسم بەردەوامە و داوای چیەکەم خۆهار نەوگم مەعاشم گەرەک بۆ لەبەرەوەی تۆ لە ناوە ئەم مەملەکەتە یەک دانە ئینسانە کوردە شۆڕش گێڕە کورد پەروەرد نەبوو عەزیزم ئەگەر بدوایە ئەتزانی کاکە گیان کەباب بێ شیش بێ گۆشت کەباب نییە کەباب ناکرێت توێش گۆشت دەبێت تا بتوانانی کەباب بکەی تۆ بۆ شۆڕژێڕی کەرەسەت گەرەکە کابرا هەڵەگەرە توێژی ماڵی کوردی یەکخەین ماڵی کورد چۆن یەگەخەی چۆن ئێمە چین ئێمە چواردانە ئامۆزاین دەسەخێنە ملی یەکتری چۆن ئیلا ئەوەی کە تۆ لەحزەیە تەحقیرە تاریخی ئەدۆزیتۆ ئیهانەیە تاریخی ئەدۆزیتۆ ئێرانیەکان ئێژن کاتە حەملەی ڕووسیە چینیەکان ئێژن ئستعمار شەڕە تریاک لەحزەیە شەڕە تریاک وا ئیمپراتور ئیتر نەیتوانی لە ئێمە دفاعکە پۆرتوقال ئیسپانیا ئیتالیا ئاڵمان ئۆتریش ژاپۆن هاتن وڵاتیان دابەش کرد
و ئێمە بووینە نۆکەرانیان تا حیزب کۆمۆنیستەچین. تەمام ئەوانەی لە توولە ئەم ساڵانە پەنگیان لە ئێمە خوارد و بە وتی و فەرهەنگە دێهاتی گەرەکیان و دەنگە پەیمانە حەیدەری خەفەکەن. کاکە خۆ من بەرم پێت نەگر کە تۆ ئینسان تۆ پیاگویت. دەی تۆ پیاگ نییەی بە وتیەوی تۆ پیاگ. چۆن فقط پەیمانە حەیدەری ئەزانێ ئەم قسانە تۆ یەکی گشتی دروست؟ چۆن فقط پەیمانە حەیدەری ئەزانێ ئەم تاریخە تۆ بەحسی ئەەکەی؟ تاریخ درۆی جەعلە کاول حتا ئەگەر ڕاست ئەکەن کە نایکەن تۆ ئیشێ کتمانیکەی، تۆ ئیشێ ئینکاریکەی. چون ئەتوێنێت بە تۆ ئێژێت و قەت لە مێژوان نەبووگی، قەت لە مێژوان نەبووگی، قەدیش نێگەرەکە بوویت. وەکو ئەم سەر و بەندەی لێتێت دەوڵەتە ئێرانی کارمەندە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بە هاوکاریە ئەمریکا خەریکە گۆڕانکاری بنیادین لە خۆی ئەکات. ئەمریکا هاتکە هەواسی بوێ نەترازێت، ئەمریکا هاتگە هەواسی بوێ نەترازێت و ئێمە ئێشی بیترازێنین دەری خەین. ئەمە شانۆگەریە واقعیەت نییە، درۆ ئەکەن. ئەمە گۆڕانکاریە کە بڕیاریان لەسەری داگە ئەوەی تێباسی ئەکات لە تەحلیل و دەرهاوێشتەی منطق و ئەمانە نییە. پرۆگرامیان پێداگە ئێژن بڕۆ ئەم سەفسەتە بکە. خونجاندن یعنی سەفسەتەکردن، یعنی مەغڵەتەکردن. تو ئەی خونجنی درۆ ئەەکەی، دلیلت نییە، دلیلە واقعیت نییە. تۆ خەریکی ئەقڵە ئینسانەکان ئەگەوجێنی تا بە نەتیجەیە مەطلوب خۆت بگەی. ئەگەر تا ئەگرا تێگەین ئەوەی خەریکە ڕوو ئەدات دەوڵەتە ئێرانی دەرهاوێشتەی هیچ میلەتێک نییە. ئێمە بە گوێرەی هیچ تاریخێک هیچ ملەتێکمان بەناوە ئێرانی نەوگە. ئەمانەی وا ئیمڕۆ حاکمن بەناوە دەسەڵاتدارانە ئێرانی مشتێ بێدایک و باوکە نامتعلقە توخمە کاوڕی هەندی یەهودی بەچکە جوولەکەن وا لە پڕێکا کریاگن و کوڕێ ئەربابیان هەسخوان هیچ گوێک نییە. ئیستە ئێشێ دوای ئەمەی کە خەڵکە ئەم سەرزەمینە ئێمانە لە ئەسڵ خست، لە شناس خست، لە مێژوو خست، لە ئیدراک خست، مشتێ ئینسانە هاڕیاکە بێپەیوەندیە کاولە فاسدە بێدەسەڵاتیان دروست کردگە. ئیستە بێژن گەینە قۆناغە دەوڵەتە قانون. دەی لە دەوڵەتە قانونا منە پەیمانە حەیدەری نە دەسەڵاتیم هەز، نە عیلەتیم هەز، نە کەرەستەیم هەز بیگۆڕم. ناتوانم. نە مالکیەتم هەز، نە دەسەڵاتم هەز، نە پوڵم هەز، نە ئەبزاریم هەز. ناتوانم. و حتا ئەبەد ئەوان ساختارە بوروکراتیک دەوڵەت لە ژێرە ناو یاسایان ئەبەدی ئەکەن و حتا ئەبەد من کاولەکرێم و فرامۆشەکرێم. بەڵام لەم ساتە وەختەوە دەوڵەتە بەظاهر شیعەیە ئێرانی دەمامەک ئەگۆڕێ لە ژێرە ناو گوشارە بەیرونەلی تەوسعەیە ئیقتصادی نەوە شەڕکردن، نەوە ئێران، نە ئێران و ئێران نەکرێت. غەڵەتە کرد، تۆ ڕاز ناکەی، غەڵەتە کرد، غەڵەتت کرد. تۆ لە شیعە ئێشێ شەڕکەی، ئێشێ نەڕۆیتە دواوە. ئەمە بازیە. ئەگەر کوڕی شەڕمەکە تۆ ئیستەم ڕۆوێنی یەک بەسیجی، یەک شیعەی واقعی لەم سەرزەمینە نییە تشنەی شەهادەت حوسەین بێت، مەوجود نییە. گشتی ڕاندخوار بەچکە سیقەی فاسد دەستپەڕکەر گشتی بۆی ئەخونجیان نانی لێ خواردەم قسانەیە کرد. یەک دانە پازداری حەقیقی ناوێنی، ڕاست بکە، نایوێنیت. ئەوەی گشتی ئێژێ ئەو بۆ تەکە ئەمریکا مزاکرە ناکەی، کاکە مەیکە، تەکە ئەمریکا مزاکرە مەکە. غەڵەتە کرد. ئەمە تۆ خۆت خەریکی زەهنیەت بۆ ئەم خەڵکە دروزەکەی، مەیکە.
تۆ ئێرانیت 2500 ساڵە تەمەدونی وەکو کاورای چینی وتی ئێمە 5000 ساڵ تەمەدونین بێ ئەمریکا ژیاگین ئەمریکا چرکە ساتێکە لە مێژووە لەمەوە بە دوای شەژین حجم مبادلات ئێمە تەکە ئەمریکا لە 150 فەرامۆش یەکەین جەهان ئەمریکا نییە توش وا بێژە ئەمریکا هاتکەسە یارمەتیە ڕزگارکردنە ئیسرائیل و ئێران و ئیسرائیل بە یەکۆ خەریکن یەکتری ڕزگارەکەن ئەمە بازیدانە بزانن یاڵەتە متحدەیە ئەمریکا خۆتی پێ تەحمیل بکەی تەکی تو مامەڵاکە بزانە ئێمە ئەوەنە لە سیاست غەڵەت حاڵیمان بووگە کابراوا لە ئیقلیمە کوردستانە لە سیاست دەرکریاگن بازیە سیاسی نازانێ و ئەزانێتە ئەشی بڕوا 1 ملیۆن نەفەر کورد بێتە پشتی و تا لە پشتیوانی 1 ملیۆن کوورد ئەم بتوانێت دەسەڵات بگرێت ئەم نازانێت دەسەڵات دەگشت یەکەی دنیای 105 یاسایی نییە ڕووکەشە قاعدەی بازیە 195 لە پشتەوە لە پشتی پەردە بە چەقۆ بە دەسیسە بە مؤامرە بە کاری جاسووسی بە لە یەکتری کوشتن بە یەکتری ترساندن باش لە یەکتری سندن دەسەڵات ممکن ئەوێ و بەردەوام ئەوێت لەزا تۆ ئەگەر گەرەکتە حکوومەتە هەرێم بۆی تەدواوە ئەشی لە ناوە کانونگەرە بەڕێوەبەرە بیان هاڕیت زوانێک زوانە قانون وێ شەقێک شەقە دەرەوەی قانون وێت و بتوانی لێن دەی و لێمە دەسەڵات ناناسین چون گەوجین چون زوانە دەسەڵات و یاسای دەسەڵات نازانین بۆی ئەمڕۆ چەپڵە لێ دێن بۆ ئەمریکا تۆ هێزوی حساو بۆ کات عەزیەتی کەی حساو بۆ کات باجێ پێدات کەواتە ئێمە متوەجه بووین جمهوریە ئیسلامی لەو لەحزە ئەترسێ بێژێت جمهوریە ئیسلامی گۆڕیا بێژێت ئێمە ئیتر ڕژیمێکی ئیدئۆلۆژیک نەوگین کە هیچ وەخنەوگە ئەترسێ بڕۆخێ ئەمریکا ئێشێ بێتە یارمەتی یا نەمایشە ئینقلابە مردمی بدات یا ئەمریکا بێتە یارمەتی بزان کاکە گیان ئەقڵ شتە خۆشێکە هاوینە ساڵ 1367 جمهوریە ئیسلامی دەسیدا بە قەتڵ و عامی زیندانیانی سیاسی زیاتر لە 20,000 نەفەری لە شەو ڕۆژێکا کوشت کاکە ئەمە پاکتاوەکردنە ئەمە جنایەت عەلەیه بەشەریەتە سیستەمێک ئەم کارێ کردە تەمامە ئەو کەسانەی وا لەم سیستەمە ناوبانگیان پیا کردگە نانیان لێ خوارگە گەورە بووگن بە پێگەی سیاسی گەیگن ئەمیانە پێ بە ئرس ئەگا کاکە گیان من نەوەی فڵانە کەسم خاسی باوام پێم بە ئرس ئەگا خراپەکەیشم پێ بە ئرس ئەگا هەروە کە ماوڵ و پوڵ و سروەتی هەروە کە ناوبانگ و شۆرەتی بە من بە ئرسەگا خراوەیەکیش کە کردیسی بە من بە ئرسەگا ئەمەی کە دەوڵەتە ئێرانی تەمامە جنایاتێک لە پەس ئەستقرارە خۆیە ئەخاتە ناوە خەڵخاڵی ئەی خاتە ناوە 4 نەفەر و 5 نەفەر و 10 نەفەر ئەمە زرنگیە دەوڵەتە ئێرانە چون نەیگەرە کە تۆ دەوڵەتە ئێران شیعەگەریەکەی جمهوریە ئیسلامی و تەمامە دەستەن دەرکارانی محاکمەکەی دادگاه حەمید نووری پەروەندەیەکی دروستکریاگە نظامە سوڵتە بوو بۆ جمهوریە ئیسلامی تا بتوانێ بۆ دوای جمهوریە ئیسلامی هاوینە 67 پاکۆ بکاتەوە تۆ ماجرای کەزایی حەمید نووری تاندی چی بوو پەروەندەکە چووە سەرە 5-6 نەفەر نە دەوڵەتە ئێران نە تەمامیەتە ساختە لە جمهوریە ئیسلامی دەی ئێوە دیتان ڕئیسی عەلی خامنەی خۆی کوشتی مقەیسە رازینی لە ناو دیوانە عالیە کشوەرە وتیان چایچیە کوشتنی چایچی قارەمان ئەمە چایچیەکانە ئێرانە ئەو نە قارەمانن داخم خەڵکە عادیەکە چۆن کەسی نەیزانیم چایچیە کێو لە ناو دیوانە عالیە کشوەرە 3 قازیە گەورە وەزیرە سابق ئیطلاعاتی کوشت نەیری رازینی مقەیسە
کەسانێک کە ئەحکامە مەرگیان داگە بۆ جمهوری ئیسلامی، چ لە دادگاهای سەحراییە چ لە ماجرای 67 ئەمە ئیستەوان تێە. دەورانە دوای عەلیە خامنەییە، نە دەورانە عەلیە خامنەی. دەورانە عەلیە خامنەئی دەهەیە 70 بوو، دەهەیە 80 بوو. ئەو دەورانە عەلیە خامنەی بوو. عەلیە خامنەی لە زەمانە حەیاتە خۆیە ئەوەی کە بە جانشینەکەی نەئەکریا خۆی کردی. هەڕوو سەریان لاورد، ئەها بەحسە ئەمریکا ئەکرێ، ئەها لە ناوە جمهوریە ئیسلامیە ڕوو بە عەلیە خامنەی حەملە ئەکەن. ئەمە گشتی دەورانە دوای عەلیە خامنەییە. دەوڵەتە ئێران بۆ ئەبەدیکردن پێویستی بە مۆرکردنە کورد و قەومی کریا کەس ئێمە ئێشێ وشیاری مۆری بۆ نەکەین. هیچ کەسێ نوێنەرە ئێمە نییە. ئێمە خۆمان هێزە ئینقلابی خۆمانین، ئیعترافە بە دەوڵەتە ئێرانی ناکەین. ئەمیشە گۆڕانکاری بنەڕەتی ئیرادەی خەڵکی نییە، جامعەی جەهانیش دۆستە ئێمە نییە. دەوڵەتە ئەمریکا ئێران کارمەندێسی بەچێسی وە خەریکە ئێمە گەوجنێت. ئێمە وڵاتە خۆمانمان گەرەکە، دەسەڵاتە خۆمانمان گەرەکە و ئەیاڵاتە متحدەی ئەمریکا تێتەکە ئێمە مامەڵەکە نەتەکە مشتی بەچکە جوولەکەیە نامتەعەلقە کەوڵی تەبارە بێ دایک و باوک ناوی بنێ ئێران، یا چەکە ئێمە مامەڵە ئەکام و ئەیواتە بەرەوە، یا ئێمە شەڕە تەمام عەیارێک تەکە نظامە سەڵتە ئەەکەین. من ئشارەم بە لەحزەیە تەحقیرە تاریخی کرد خەڵکە کورد. ئەگەر ئێمە بێبەر و دوین، ئەگەر ئێمە تەسەورێکمان لە دەسەڵات نییە، ئەگەر ئێمە خەڵکەکەمان هیچێکی بۆ مهم نییە، لەبەر ئەوەی کە ئێمە هیچ شکۆیەکمان بۆ کورد تعریف نەکردەوە، تا لەحزەیەک لە ئەو جشکوا کە ئیهانەمان پێەکەن لە بیرمان بمێنێتەوە. بزانە کابرایەک دەسەڵاتدارێکی کاسە بووگە، $1,000,000 سروەتی بووگە، خەڵک بە دەوری و بووگن لە پڕێکە هەڵەشکێت، یەک فیشەکەنێ بە تەپڵە سەرە خۆیەوە خۆیە کوژێت، وەکو کاورای سلێمانەیی پێی تەحمل نەیەکریا. ئێمە یە کورد ئەو جشکۆ بووین، تەحقیر کریاین. کەی دەی مێژوویە جوولەکە نوویست و تۆ ئێژێ ئێمە تەحقیر نەوگین. ئێمە 2500 ساڵە تەحقیر وگین و قبوڵمان کرد. سایکس بیکۆ تەحقیرە تورکە، تەحقیرە کورد نییە. دابەشکردن ئیمپراتوریە عوسمانیە، دابەشکردنە ئێمە نییە. ئێمە دەسەڵات نەوگین. ئێوە وا ئێژن نە من وا بێژم، مێژوویە کە ئێوە تەدریسی ئەکەن و ئەیوەنە بەرۆ و بە عنوانە حەقیقەتە تاریخی بەحسی ئەکەن. وا ئێژێ دەی ئەبوو موسای ئەشعەرینە کارە خاسێکتان کرد، کارە خاسێکتان کرد. دەی ئەگەر ئێمە شکۆمان گەرەکوێ لە مردمە خۆمان هێزە ئێمەوێت، خۆمان کارێک ئەکەین هێز لە خۆمان بسێنین. ئیستا مردمە کورد بە چی هانەدەی؟ ئێژی چینەکە کە چی بوێت؟ دەی تۆ بەم کوردە وتکتە تۆ 2500 ساڵە کاولی فاسدی نابودی، ئیستا مۆدرنیتە نجاتی داگە. تۆ وا ئێژیت، بۆیە ئێمە هێزمان لێ نایەتە دەرۆ، بۆیە ئێمە خەڵکی قارەمانمان لێ نایەتە دەرۆ، سیاست مەداری گەورەمان لێ نایەتە دەرۆ، واینە سەروبەندە گۆڕانکاریە گەورە، وەختێسی عیددەیە ئینسانە تێگەیشتە، ئینسانە گەورە بنەڕەتێک لە مێژوویە کوردەوە قەومی کریاک دابنێن کە مێژووی عەسرە معاسر بگۆڕێت. کاکە پەخمەیی بەسە، بێشەرەفیە بەناوە کوردکردن بەسە. تو ئێوە کێن وەزوانە ئێمە قساکەن بنە جوولەکەن توخمە ئەرمەنین، کێن ئێوە وەزوانە ئێمە قساکەن ئەم گشتە شکستە ئەخەنە ناوش زەهنە ئێمە. ئەمان کەنە کۆیلەیە تاریخ، خووە کۆیلەی گرتگ،
کێنێوە وا ئێمەیە کورد هیچ شکۆیەکمان نییە، هیچ ئەخلاقێکمان نییە، هیچ گەورەیەکمان نییە، هیچ لە خۆبایی بوونێکمان تیان نییە. کەواتە من لەگرا گەرەکم بوو بە ئێوە بێژم نەتایجە مزاکراتتان دی تەوەجۆ بکەن ئێران ئێشێ بگۆڕێت ئەمریکا هەواسی هەست بگۆڕێ لە ژێرە ناوە زۆرە ئەمریکا ئێران ئەو شکستی خواردگە و گویان خوارد و بێشەرەفیشیان لێ دەرکەوت و کاورا خۆی فێرەم قسان تاکا خۆی حاڵیت بوێ ئەو ئەی گۆڕێ هیچ کێبەشە تۆ نادا ئەم ئێرانە سەنەد دریاگە بەناوە ئەوان سیستەمەکە سەرە پەتەکە وا لە دەسە ئەوانە جەنگەڵ ڕووبار دەریا ساحل گشتی مالکیەتەکەی ئەوانن تۆ نیەی بفەهمە دوو مهرەت بۆ لا ئەوە كلية السيستم باس توليد اويتو بشيوية بحياتي تناتواني بيروخي آقادارون او كار من نبو كار قاضي محمد تانبو الشيخ سعيد بيران تانبو عبيد الله النهري تانبو لحظة تاريخية تحقير مردم كرد باسكات تو چون شورش دروس كرگه نايجي او لحظة كإهانة بي اكريت كامل احساس اما كار من نبو كار نكردية اي وبو سؤال ما سبو چي نتان کرد مگر دكتور قاسم لو دكتوران ابو مگر دوانزه زواني نازاني او بو بحث لحظة تحقير تاريخي نكرد من هالقريام وتم كرد حزارة تمدني بوغا بشي وي حكومة الدانايان بري وچوغا بارقاي دانايان موجود بوغا اما من وتم هركس كردش كرد چنش ننالا شين مراتب مرتبه بالا كلامه اما قانون من نيه اما كوملقا من بكلام چو قصر ريوه من وتم ايجي اواتي ياران ايما ديوانين اواتي ياران هني مقيلين يك شاران تازين دكرمي آين كردان سرهنگ دودان اسكنام من سرهنگ دودان چني ايرمانان مقيلم هردن مكوشم پري آين كردان من وتم متمدن بوغا حزارت بوغا جيار بوغا قوم اتنيك نبوغا اما حق كريان بارقاي دانايان كرد حق كريا اما بسربازو بعسكر نجيريان بويا نمانزاني لحظة تحقير تاريخي والكوي اما يكم هجومك كريا سرزمين من بكالا كريا بشكر چات توتون قاوة ترياك ورده بارقا كانيان حق كردين شيخو سلطنو پاشای ساخته‌یان بو من دروست کرد شار دستکرد جدیدیان بو من دروست کرد خو من توضیح هم داگه امانه ای چون اوان قهرمان ایوه بون با ایوه نیان ود لحظه تحقیر تاریخ ایوه والکوه ای شورش چیه که کاول بو ایش شورش که اگر تو صاحی و چتیک نبوگی ادعای چیه که ديتو حيج ميراسي كنيا دواي ارسل لكيكي كاكا بخمي بس بشرفي مكان بم تاريخ يهودية مكان كاكا مكان وانيا تو وابكي من بيت شككي من بيت سلاحكي من شرب بناكرت كاكي جان للباس كرد و دوس كرد و خويري بناو كرد خراوتر خليكي نابودم اكي دجمن مستقيم دسي ما شكين تو دجمن ناراستو خوي لقباري كردا كاول كردين دولة ايران كوربريشن دولة نية
مشتێ بێدایک و باوکە تازە هاوریاگە ئەم سەرزەمینە صاحبان بازار انحساری مستخدمیان ئەکەن تو بۆ حاڵیت نییە. دەی ئیسرائیل ئەوەنە قارەمان و هەنیەی ئەکوشت حەسەن نەسڕوڵڵای ئەکوشت پەلامارە دنیای ئەدا دایکیان کەرپیەوە بەست بوو. ئەمە 30 ساڵە حیزب الله تەحملەکە بۆ تەحملیەکە. ئەو ئەگەر ئەوەنە قارەمان بوو بۆ ئەمە 30 ساڵە تەکلیفە حیزب الله ڕۆشن نەکردبوو، بۆ ئەمە 30 ساڵە تەکلیفە جمهوری ئیسلامی ڕۆشن نەکردبوو لە کاتێکا سارۆخی نەبوو، موشکی نەبوو، پەهبادی نەبوو، مشتێ بەسیجی خوێڕی بە کلاشینکۆڤ بوون. بۆ نەیکرد، بۆ ئیستە لە ئەوجە قدرەتە جمهوری ئیسلامی ئیسرائیل کاری واکە. و ئەقڵ شتێ خۆشێکە خوا ئەقڵی داگەوە ئینسان بفامێت تا شەرمەزار خۆی نەوێ، شەرمەزار مردمی نەوێ. کاکە ئێمە شاخمان ئاسمان کونکە ئێوە ئێمەتان سەخیف کردگە کەس وە نۆکەری لەم دنیا نامانگرێت، کەس پێمان نایەژێ عافیەتی وێ ئەگەر 2 تانکەر ئاو بخۆین نایژێت. لەبەر ئەوەی ئێوە ئێمەتان کردگە بە حیزە مێژوو، ئێمە حەل لە مێژووان نەوگین. بە شوێن ئەحیاکردن کامە سەروەریاگەرەکتانە بڕۆن، کامە ئیهانەی تاریخیتان پێکریاگە کێ پێتانی کردگە؟ دەی مێژووەکەوە ئێوە خەریکن باسیەکەن واتان پێژێت، ئێوە خەریکن ئێژن حتا منشورە مافە مرۆڤ نهات کە ئێمە وەکو بەراز یەکتریمان دڕیگە. دەی درۆکەی وان نییە. کاکە ئێوە لە بێکاریە، لە کاولیە، لە بێ ئستعدادیە، لە بێ دەروون زەلالیە، ئێوە هیچ کامتان کوردپەروەر نیەن، ئێوە ئەبوو موسا ئەشعەرین، ئێوە مشتی ئەحمەقن، وا لە بهترین حاڵەتە ئەحمەقن، وەگەرنە ئێوە جاسووسن، خائنن، بەکرێگیریاگن، دوشمنن. ئێمە ناوێ بێڵین دەوڵەتە ئێران بە سەلامەت لەم پێچە گوزەرکە من 10 ساڵە دەستە دەوڵەتە ئێرانم خوێنگەسەوە و هەر قسەکان ئێمە هاتەدی من نایەڵم دەوڵەتە ئێران بیگۆڕێت، بە پشتیوانیە ئێوە نایەڵم، بە پشتیوانیە ئینسانە کوردیەک ئەوەنە لە نەستە خۆیان من هەستانم نەگەرەکە، من ئاگاهیتانم نەگەرەکە، من نائاگاهیتانم گەرەکە، قمارم لەسەر نائاگاهیتان کردگە، لە ئاگاهی وەی وەک کاولن بەشکم لە نەستەتانە ئاو ڕۆحە کوردیتانە هەڵسێت. وەلەم سەر و بەندە ئێمە بیترازێنین وەشکۆی خۆمان بگەڕێنینەوە، دەسەڵاتە خۆمان بگەڕێنینەوە. قیامە جەهانی لە بەرامبەر ئەم سیستەمە داپڵۆسێنەرە کاولە درۆزنە وا هاتکە لە مێژوو ئێمە داسڕێتەوە، پاکمان کاتەوە. وەخێکە پاکمان نەکاتەوە، بۆ پاککردن شاخ و گوێی هەست. تۆ ناتوانانی تەکمەردە بە خۆتا قسەکەی، دەنگت دلێرت لە هەر کوێکەی تۆ کاورا قرچۆیە تۆ هەڕاکاتە مستراوەکەی لە ترسا. دێکاولی چییە کاکە؟ نابودی چییە؟ نابودیە مەسە. کەواتە ئێمە متوەجێ بووین ئەم شەرایطە حەساسێکە. ئەگەر تۆ ئەم گۆڕانکاریە تێنەگەی هەڵسوکەوتە غەڵەتەکەی، ئەم گۆڕانکاریە شانۆگەرانەست، ئەی گۆڕن ئێشی 100% بیگۆڕن، ناکرێنەی گۆڕن، ئیستێشە گۆڕیاگە، ئیستێشە کۆمەلگایان گۆڕیگە دەورانە پەس ئەز عەلیە خامنەئیە، ماگە مەرحەلەیە ئاخر عەلیە خامنەئی لادەن ڕەوایەتە جمهوری ئیسلامی بگۆڕن و ئەبەدیۆ بکەنەوە. لەو لەحزە کە ئەم کارە ئەکەن ئێمە ئێشی ئاگاداروین، ئەمە دەستاوەرد نییە، دەستکەوت نییە، ئێمە قارەمان نۆگین، ئێمە تەئیدی ناکەین، حتا تەمامیەتە مالکیەتە سەرزەمینی نەگەڕێنەوە، تەمامیەتە حەوزەی انحسارات باتڵ نەکرێ، تەمامیەتە مؤسساتە داپڵۆسێنەرە دەوڵەتە ئێرانی لە بین نەوەین گۆڕانکاری مەوجود نییە، گشتی کاوبەرداری هەواستان بێت، پای هیچی ئێمزا ناکەین تا بتوانین شەڕگە لە ئایەندە بەردەوام کەین، پای هیچی ئێمزا ناکەین، هەڵۆ ناخەینەوە وەکو ئەنتەر و مەیمون هەڵۆ ناخەینەوە،
هەواستان بوێت لا ئێوە خۆش